سڵاو بینێرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش. من محەممەد جەلیلم، بەرنامەیەکی نوێی دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم. لە بەرنامەی ئەم جارەی دەنجی خەڵک باز لە ڤایرۆسی کۆڕۆنە دەکەین کە ئێستا دەبینین لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ حاڵەتەکانی توشبوون لە ڤایرۆسی کۆڕۆنا ڕووی لە بەرزبوونەوە دەکات، بە تایبەت لە قەزای بەردەڕەش. با بزانین هاوڵاتیان لە ئێستادا چۆن خۆیان دەپارێزن لەم ڤایرۆسە و چۆن ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێ دەکەن. فەرموون بینەریەم بەرنامەیە بن. سڵاو بەخێر بێن سەرچاو برم. چەند گرنگە لە ئێستادا خۆمان بپارێزین لە ڤایرۆسی کۆڕۆنا؟ وەڵی گرنگە، بەڕاستی گرنگە، نەخۆشیێکی مەترسیدارە. ئەو نەخۆشیە ینی خۆپاراستن گەلە باشە، ینی خۆپاراستن گەلە باشە و کەمامە شەشی گەلە باشە بەڕاستی و قەڵەباڵەکەیش بە من ئەمر بەخۆ ناسمەنەوە قەڵەباڵەکەی ینی ئێستا کە دەبینین مانجی ڕەمەزانە و خەڵک زۆر دێتە بازار بۆ کڕینی شتەکانی خۆیان، فەلفەلەکانی خۆیان. بەشێکی زۆر لەو خەڵکەیە پابەند نابن، یعنی تا ئێستا ماسک نابەستن، یعنی جێ بە قسە و بڕیارەکانی حکوومەت نادەن. وەڵی غەڵەتن، ئەوەی مەسک نابەستی غەڵەتە بەڕاستی. چونێ ئەو مەسک بەستانە گەلک باشە لۆ ئەو ڤایرۆزە، ئەو ڤایرۆزەش مەترسیدارە بەڕاستی. ینی لەوانەیە تو دێت بە پاش دادێ لەوانێت تەحویل بیلۆت و دەچێەوە ماڵ و منداڵت پێ توش دەبی. ئەجا مەسک بەستانە ئەو ڕێنمایانەیە تەندروستی داینایی، ینی ئەوە زۆر باشە بەڕاستی. دەبیت مەسک بەکار بێتن و بە دروستی. ینی باش لە بەردەڕەش خەڵکەشی زۆر پێگیرن بە ڕێنمایەکە، هەتا ڕاددەچێ بەلێ هەتا ڕاددەچێ پێگیرن، خاستن شوفێرەکان ینی بەڕاستی زۆر بەست بە خاولاتیەکان ئەوانی شارعی مایتیان بەڕێکیان مایە. دەبیت ئەویش ئەگەر گرێ بدەن لۆوان باشە بەڕاستی، ینی لۆوان باشە، ماڵ و منداڵیان توش دەبی. ئەوە دەستنەوە ماڵ نازانن کە ئەو ڤایرۆزان هەلگرتیان هەل نەگرتیە. ئەگەر ماسکی گرێدەن گەلک باشتر دەبی، ینی ڕێنمایەکان جێبەجێکەم بەڕاستی تەندروستی. باش پەیامت بۆ ئەو کەسانە چییە کە ماسک نابەستن، ینی جێ بە بڕیارەکان نادەن؟ وەڵا پەیام لە ئەو کەسانەی ماسک نابەستن ببەستن باشە، لەبەر لە بۆ خۆیانە بەڕاستی. ئەوە لە بۆ خۆیانە پشتیانجی لە بۆ مەشە، ینی ئەگەر یەک ماسک ببەستی یەک نەبەستی مانای چمان نەکرد. بەس ئەگەر هەمووی ببەستن ئەمە قوتمە بەسە و نەخۆشی دادەشتێتن. لە بەردەڕەش حاڵەتەکان زۆرن، وەڵی هەتا ڕاددەچێ بەلێ هەیە، ئەری وەڵا هەیە. بەس پێ مردووە لە بەردەڕەش، بەخۆی خەڵک پێ مردووە لە بەردەڕەش. ئەری وەڵا پێ مردووە، برادێکی من بەخۆی پێ مردووە، بۆ ڤایرۆسی پێ مردووە. من بەخۆش گرتم، من بەخۆ گرتم چوومە مردنێ، بەس ئەلحەمدولیلا لێ دەرباز بووم. من بەخۆم گرتم. لە مێژە گرتو بوو؟ ئەوە لە مانجی 12 لە مانجی 12 من بخۆم ڤایرۆزەکە هات و گرتم. بەڕاستی پێچیمە مردنێش، بەس ئەلحەمدولیلا بەتوندی گرتو بوو، زۆر بەتوندی گرتمیش، زۆر بەتوندی گرتم و هەتا ئۆکسیجینم ئەستعمال کرد، بەس ئەلحەمدولیلا سەلامەت دەرکەوتم. ئەگەر بیدیت بێت لە نازانین لە چێن دەروەرت گرت بوو ڤایرۆسەکە، لە چێن وا لە دۆشی وەرم گرت، لە چوومە مەطعامێ لە دۆب هاتمەوە ماڵ وەم لێ هات، لە دۆشی وەرم گرت لە مەطعامی. قەڵەباڵە بوو نەمەزانی دەمیزانی خەتەریاتێ، بەس کۆرە گوتم دێ لە دیاو جارش بەنە تابوو، ئارێ وەڵا سەرە تاب، ئارێ وەڵا پشتیانجی هاوارم دەکرد لەکن خزم و کەس و بەرادەران دەمگوت کورە نەکەن، کورە پێدەستنە مردنێ، کورە ئەو ئاخری وەڵا ئەوی برادەری خۆم بوو، ئەوی خزمەی خۆم بوو، هەموو ئاگادار کردەوە. ئەو کەمامەگرێدانە گەلک باشە و کەمتری بگەڕی گەلک باشە، لە ماڵی خۆت دانیشی باشترە، نەک بچێ ناو قەڵەباڕغ و ئەو لاولای.
لەسا خۆش بە ڕێزی برام بە خێبی سەرچاوم. سەرەتا بە خێر بن سەرچاوم وەڵا گرنگی زۆرە و دەبێتن خەڵکەکە زۆر بە زوانی پابندی ئەو ڕێنێمایانە بیکەوە لە وەزارەتی تەندروستیەوە دەرەچی یان لە میدیاکان دەبینین و دەیبیستین چونکە کۆرۆنا هاتووە نەوەک لۆ کوردستان بە تایبەتی هاتووە چۆکی بە جیهاندادا ئەوە دەبینین لە ئەوروپا بازار داخراوە لە ئەمریکا بازار داخراوە تەسیری لە اقتصادی کردیە ئەوجا ئەمە کە پابندی خۆمان تەنها بە کەمامەیەک بێ ئەوە شکر لە خوای وە نەبوو کە پارەکە و وەختانێ بۆ بزانم بازار هەموو داخرا بوو عالم دادەدادی بوو یانە لە برسان بوو لە بێکاری بوو لە بێپارەی بوو ئێستا کەوا حکوومەت دەلێتن پابند بن تەنها بەو کەمامەی ئەمە دەبین سوپاس بین مەمنون بین چونکە بازارەکە داناخرێ هاتچووەکە هەیە بار و گوزەرانی خەڵکی بەڕێوە دەڕوا دەبێت خەڵکیش هەندێک پابندبی وشاری خەڵکەکە بگاتەوە ئاستێکەوە پابندبوونی خۆی لە ساڵحی خۆیتی نە لە ساڵحی تۆیە مەثەلەن باشە هەر چەندە تۆ زۆر لە ناو خەڵکی باڵێ خەڵک زۆر دێتە لای تۆ ئەم دوکاندارشی خەڵک دەبینی لە بەردەڕەش پێگیرە بەم ڕێنمایەکان واللهی نەوعان ما باشترە باشترە لە جێیان بەردەڕەش لە هەندێک شوێنی تر باشترە ئەم ئەوای سیر دەکەم چونکە ئەمە دیتیتمان چیتنە هەولێر زیاتر ئەولا گەڕاینە خەلکیمە زیاتر باشترە باشەکانی کە دێنەکەنت و دەیان بینی لە ناو بازاری تۆ باشترن سوپاس لە خوای حەز دەکەین زیاتر باش بن بەس باشترینی لە شوێنی تر باشە پەیامەکەت بۆ کەسانەی هەیە کە ئێستا پێگیر نین بۆم ڕێنمایەکان یان تاکو ئێستا بەشەشی زۆریش ینی بڕوایان بۆ ڤایرۆسە نییە دەڵێن نون ڤایرۆسە نییە وەڵی ئەگەر بڕوایان پێ نییە بە تەماشای خەستەخانەکان بکەن کە شوێن نییە چونکە ئەم ئێستا کەسی وها دەناسم ئەوێ ڕۆژە خێزانی توش بوو بەخوای مستەشفە شوێن نما بۆ هەلیگری بە پارەی خۆش لە بەردەڕەش ناوڵە لە هەولێرێ ئەری وەڵا بە پارەی خۆش شوێن نما و وەلیگرێ ئەوجا بە دەستماسکردن حتا شوێنێکیان لێ دیتەوە کاوا کابرا ئەگەر توش نەبێ لۆ پیاسی ناستن مستەشفەی یان ناستە خەستەخانەوە یاننا ئەوجا هیوادانی خەڵکەکە لە وەزعەکەی تێبگەن ئەوی بڕوای بەو ڤایرۆسی نییە بە ئەوچی سەر لە خەستەخانەکان بدەن ئامارەکان ئێستاکە ئامارەکان ڕۆژانە حکوومەت وەڵاوی دەکاتەوە لە میدیاکان بەڵاو ئامارەکانیش ڕۆژ بە ڕۆژ زیاترە هۆیەکەش چی ئەوە خەڵکەکە پابند نییە هیوادارن پابند بن و لە ساڵحی خۆتان هەموو سلام سەرچاوم بەخێر بێ سپاس چەند گرنگە خۆمان بپارێزن لە ڤایرۆسی کۆرۆنا ئێستا کە دەبینین حاڵەتەکانی ئەم ڤایرۆسا ڕۆژ بە ڕۆژ ڕووی لە بەرزبوونەوە کردووە زۆر گرنگە خۆ بپارێز لە ڤایرۆسی کۆرۆنا چونکە ڤایرۆسێکی کوشندەیە تووشی هەموو مرۆڤ دەبیتن ئێستا لەو وەختەی بۆ ڕەمەزانەی یعنی زۆر گرنگە خۆت و پارێزی لەبەر ئەوەی ئازیزانی خۆت لە دەست نەدەی ئەگە خۆمان نەپارێزین ئازیزانی خۆمان لەدەست دەدەین باشە دەبینی لە بەردەڕەش و کە هاتووتێ ناو بازاری بەردەڕەش بەشی زۆر لە خەڵکی بەردەڕەش پێگیرن پێگیرنینە بڵێ زۆربەی زۆری هاوڵاتیان پێگیرن و کەمامەیان بەستگە باشە پەیامەکەت بۆ کەسانی هەیە تا ئێستا بڕوایان بۆم ڤایرۆسە نییە دەڵێن
ئەتا ئێستا و ڤایرۆسە بوونی نییە ینی بڕوایان پێ ناکەن هەکواتە ئێستا ماچی نابەستن هیوادارم هەمویان پابند بن بە بڕیارەکە و بە ڤایرۆسەکە چکە ڤایرۆسەکە هەیە بلینیە هەیە لە هەموو دەوڵەتان دەڵێن هەیە کەواتە ئەگەر هەبی دەبی خۆت لێوی پارێزی تا ئازیزێکت لە خۆت لەدەست نەدەی کە ئازیزێکت لەدەستدا هەنگی کەلک نارە تو بڵێ ماچی دەبەستمەوە پێش ئەوەی ئازی خۆت لەدەست دەی ماچی بپەستی خۆت بپارێزی دەستەکان بشۆی نەچێت شوێنی قەلەباڵغ باش باش لەبەردەڕەش حاڵەتی تۆمارکراوە حاڵەتەکان هەیە بەڵێ زۆریشە مردنمان هەبووە حاڵەتمان هەبووە خەڵک توش دەبی بەڵێ زۆریش چەند گرنگە بۆ ئێمە باڵنێ و هاوڵاتێنێکا دێن سەردانی پازار دەکەن شوێنە گشتیەکان دەکەن خۆیان بپارێزنە ڤایرۆسەیە زۆر گرنگە خۆیان بپارێزن چکە تو نازانی چێ هەیتی و چێنیتە هەندێک کەس هەیە دەیگریتن مەنەحەی بەرزات تو حەز ناکە گرتیتیشی خەڵکیت کە توش دەکاتن کە خۆت پاراست ئەوی هەر بە خۆت دەگری و زیاتر کەست کە ناگریتن ئەوەی خۆشی بپارێزیتن ئەویش ناگیرتەوە وەکو دەڵێن باشترین ڕێگە چارەسەر خۆ پارێزنە لەو ڤایرۆسەیە بەڵێ خۆ پارێزیە چکە تو ئێستا ئەو تەلقیحاتە هاتیە هەموو دەوڵەتەکان نەیانگەیت وەکو پێویست هەموو هاوڵاتیان بەردەست نییە بۆ هاوڵاتیان تەلقیح ڤاکسینەکە بکاتن چارەسەری خۆپارێزیە دەستا سەرچاو بەڕێز ئەمە ماوەی ساڵێکە خۆ دەپارێزێن لە ڤایرۆسی کۆرۆنا خەڵک پێویستە خۆ بپارێز لە کۆرۆنا بە سەرڕای هەندێش دەبێت حکوومەت ئەو توانای دابینکردنی ڤاکسینەکەی هەبێت چونکە لە هەموو وڵاتان ڤاکسین بە ڕێژەیەکی زۆر جێبەجێکرایە باشە ئەگەر موچەی 21 لە سەدەی لێ دەبڕن با 21 لە سەدەی لێ دەبڕن با بدەنە ڤاکسینەکەی بکڕن بەڵاوکەنەوە کۆتایی بەو کێشەی بینن کۆتای بە کێشە بینن باشە دیارە کۆرۆنا بەس لە قوتابخانەکان هەیە لە خوێندنگاکان هەیە لە مزگەوتان نییە لە شوێنی دیکە نییە دوو پشت ئەوانەی ئەلێرە تووشی کۆرۆنا بوون لە مزگەوتا بوو خۆ لە خوێندنگای نەبوو خوێندنگا تەنها هیچ بەو شێوەی نەبوو دەکرێت عالم هوشیاری خۆ پاراستنی هەبیت دووربی لە کۆڕکۆ بنەوە دووربی لە قەڵەباڵغی پاک و خاوێنی ڕاگریت ئەوانە فەرزە هاوڵاتی بکات بەس لەسەر حکوومەتی شوایە کۆتایی بەم کارە بێنێ وەکو دەوڵەتانی ئەفغانستان لە پێشمە بەنگلادش لە پێشمە وڵاتی هەژارن بەستوانێ ڤاکسینی بکڕن و چارەسەری کێشەکەی بکەن بۆ لە توانای حکوومەت هەیە بیکڕی بۆ ناکات ئایا هەبوونێ کۆرۆنەی هەبوونێکە وەکو ژینگە و دارستانێکە کە شێر هەبوونی وەکو شێرێک لە دارستانێکە کە ئەوەی سەقەتە و پیرەوە اختیارە پاک کەوتووە دەکوژیت ئەمە یاسای سروشتی وە جێبەجێ دەکەین حکوومەت چارەی نییە بێ کەم تەرخەمە لەو بوارەی حکوومەتی خۆ بە خەتابار دەزانی کە بۆ ئەمە حکوومەت دەبێت ماوەی ساڵەکە چارەسەرێکی بیتایە ئەوەندە بووچە و شتێ لە داهاتی خەڵک مافی خەرکی دابڕێ باوەی بەداتە ڤایرۆسی کۆرۆنا بە ڤاکسین بە ڤاکسین و کەتی تەندروستی خەرج بکرای باشتر بوو باشتر بوو شاتاکەنجی وەکە ئەو ئەبلۆقابووری سەرمە هەیە ڕێژەیەکی زۆر خەڵک هەژارن نانی ڕۆژانەیان نییە باش حەز ناکەی خەڵکیش لەم نێوانەیە خەتابارە پابەندی بە ڕێنمایەکانی تەندروستی نابی یعنی هەتا ئێستا بەششی زۆر لەو خەڵکانش بڕوایان بم ڤایرۆسن حکوومەت ئەگەر کەمتر خەمی نەبی خەڵکێکیش وشیاری دەبتەوە لە ڤایرۆسی هاوکار دەبیت لەوەکەی دەبیت بەڵام کە حکوومەتێک بەس بە خەڵکی بڵێ خۆتان بپارێزن و تێکەڵاوی نەکەن و خۆتان پارێزن تێکەڵاوی بەس هیچ هەنگاوێک نێتە پێش حکوومەتیش ئەگە ڤاکسینی دابین نەکات و چارەسەرێکی خێرا بۆی نەدینتەوە ئیدەن تاوانەکە دەکەفتە لای حکوومەتە خەڵکێکی تۆڵێ بستێنی نەکات ینی پابەند نەبێت و گوێ لە
حکوومەتی ڕانەگری. سڵاو نەبێ حاجی عليكم السلام ماندوو نەبن سەرچاوم حاجی ژیان چەند گرنگە خۆمە بپارێزین لە ڤایرۆسی زۆر گرنگە زۆر ئەوە نەسەرەتانە ئەوە نەمەرەدا ئەوە فۆزەتە لە کوژی دەڕوا خەڵکەکی زۆر بۆ ڤایرۆسی پێچیە زۆر پێچیە عالەمی زۆر پێماندی بیە لە بەردەڕەشی پێ لە بەردەڕەشی گرتیە زۆر و پێ مردینە هەرێ وەڵا دەیان ناسێوانی کە وەڵا گەلک مردینە باکو دوو سێنیە گەلک مردیە حاجی ئێستا دەبینی لە ناو بازار خەڵکەشی زۆر نەکەمامەی دەبەستی نەخۆ پابەندی کەمامە خێرە کەمامە لە بۆ عالەمە هەموو خێر تێدایە هەرێ وەڵا پێت باشە پێم باشە خەڵک ببەستی ئەمە خۆنم بەستیە هاوا دیتت ئەمە وا دەبەستم و ئەمش مەمنون لەم گۆ لە کەناری گۆش باش زۆر دیتە ناو بازاری تو هەرێ وەڵا دێم دەگەرم هەمووجیان دەگەرم دێم دەچم باشە خەڵک چۆن دەبینی خەڵک پێگیرە ڕێنمایەکان جێبەجێ دەکە وەڵا نیوە لە نیوەیە چ بۆ کەسانێک کە دەڵێ بەو نیوەی کە خۆت دەڵێت پەیامە کتێب بۆەوە هەمووی باشترە هەمووی بی باشە بۆ عالەمێ هەرێ وەڵا ڤایرۆسەکە خەتەرە خەتەرە زۆر خەتەرە ئەگەر لە خۆنیە دەچی فۆتای هەرێ وەڵا بەس نییە توێکی منداڵیش پیش دەبی حەز دەکەی خەڵک هەمووی پێگیر بی بە ڕێنمایەکان لە عاز دەکەم عالەم هەموو پێگیر بیتن و عالەم هەموو کەمامی ببەستیتن و هەمووی مقایتی خۆ بیتن لە قازانجێ هەموماندا لە قازانجێ شعبێ هەمووە لە قازانجێکە چینە عامە ئەوە عامە بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرە حاکمی کۆتایی بەرنامەم جارێ دەنجی خەڵک لە قەزای بەردەڕەش ئەوەی گویستی بوون ئەمە ڕابوچنی هەوڵاتیان بوو لە سەتەوەرەکەی ئەمڕۆکەمان کە تایبەت بوو بە ڤایرۆسی کۆڕۆنا. سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون، سپاس بۆ هاوکارم جەراگۆران کە وێنەکانی بۆ ئێوە گواستەوە. تا بەرنامەیەکی دیکە و تا تەوەریکی دیکە ڕێزی خۆشەویستی من قبول بکەن. بەخوای گەورەتە دەستپێرم، خواتان لەگەڵ.